لە هەرێمی کوردستان زیاتر لە 1600 میدیای بینرا و بیسترا و نووسرا و دیجیتال میدیا و نزیکەی 9000 ڕۆژنامەنووس هەن. میدیا دابەش بووە بەسەر چەند بەرەیەکی جیاواز: میدیای حزبی، میدیای سێبەر، میدیای ئۆپۆزیسیۆن، میدیای نابەرپرس، جگە لە سۆشیال میدیا کە خۆتان دەزانن چۆنە و بە چ شێوەیەکە. ئایا ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئازادی ڕۆژنامەگەریە یان فەوزایە، یان نەخێر دەسەڵات میدیای ئازادی لە هەرێمی کوردستان قبول نییە؟ ئایا میدیای بەرپرسیارمان لە هەرێمی کوردستان هەیە؟ لە بەرنامەی ئەم جارەی ئێکس گفتوگۆ لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری هەرێکە لە بەڕێزان ڕەحمان غەریب، ڕێکخەری سەنتەری میترۆ. بەخێر بێت کاک ڕەحمان. سپاس. هەروەها دکتۆر دیندار زێباری، ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێت. بەخێر بێت. ئارائیشتان پێچوانە یەکتریە، ئەم لە دەسەڵاتە تۆش ڕێکخەری سەنتەرێکی زۆر جار ڕەخنە لە ئازادی ڕۆژنامەگەری پەیوەندیەکەمان هەرەیە ئەکید. کاک ڕەحمان، ئەوەی ئێوە باسی دەکەن ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان، هەندێک جار لە راپۆرتەکانتانە ئەڵێن ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیە. باشە، بەڵگەتان چییە؟ لەسەر چه ئەساسێک ئەڵێن ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیە؟ زۆر چاکەم مقدمەیەکی بەسیط بەم جارێ سپاس بۆ بۆ میوانداریەوە. مقدمەیەکی بەسیط بەم لەوەی کە ئێمە لە یەک ئەلامەوە لە سەردەمی سەدام حوسێن لە یەک ئەلامەوە لە یەک رادیۆ لە یەک تەلەڤیزیۆنەوە لە یەک دەنگەوە گواستمانەوە لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان بۆ شکڵێ لە تعدودیەتی حیزبەکان، میدیای حیزبەکان. پاشان گواستمانەوە بۆ میدیای ئەهلی سەربەخۆ هاوڵاتی و پاشان ئاوێنەوە کۆمەڵی میدیای تر لە هەرێمی کوردستان هاتنە پێشەوە. جا میدیای تەمان دیجیتاڵیمان هەیە. ئەوەی لە هەرێمی کوردستانە پێویستی بوو یاسایەک ئەم مۆزوع ڕێک بخە. باشە، لە هەرێمی کوردستان یاسا دەرچوو بۆ زانیاری، یاسا دەرچوو بۆ مۆزوعی ڕێخستنی میدیا لە هەرێمی کوردستان. زۆر باش. بەڵام هەرچی یاسایەک لە هەرێمی کوردستان تۆ باسی ئەەکەی ئەبێ بڵێ یاسای ڕۆژنامەگەریمان هەیە بەڵام ئەمە پێویستی بە تەفعیلکردن هەیە، کاراکردن هەیە. یاسای زانیاریمان هەیە بەڵام پێویستی بە کاراکردن هەیە. یاسای کاراکردنی ئەو یاسای کارانین نەخێر، نە یاسای زانیاریمان کارایە، نە یاسای ڕۆژنامەگەریمان کارایە، بەڵکو ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان زاڵبوونی دەربازبوونە لە دەسزا لە هەموو تاوانێک کە بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەکرێ. هەر ڕۆژنامەنووسێک کە تیرۆر کراوە لە هەرێمی کوردستان، ڕۆژنامەنووس کە ئازار دراوە و تعزیب دراوە و سجن کراوە و کە هەر هەمووی ئێمە بە بەڵگە هەمانە و هەر هەمووی بە داتا هەمانە راپۆرتەکانی سەنتەری میترۆ باسی کردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو کە باسمان کردووە، هەمووی دەربازیان بۆ لە سزا. میزەیەکە ئێستا کە پاس لە میدیا ئەەکەی زانی چۆن لە میدیا لە هەرێمی کوردستان میدیا بووە بە بەشێک لە خیتابی سوڵتە بە حکمی ئەوەی کە یەکێتی و پارتی زاڵ بوونە بەسەر میدیا، یان خۆیان یان کۆمپانیەکانیان زاڵ بوون بەسەر خیتابی میدیا، زاڵ بوون بەسەر ئەوەی ببێ بە بەشێ لە هەیمەنەی حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. بەسەر ئێوەش زاڵ نەبوونە؟ نەخێر، نەیانتوانیوە. ئێمە ڕێکخرایەکی کۆمەڵگەی مەدەنین، ڕێکخرایەکی سەربەخۆین. ئێمە تەمویلی سەنتەری میترۆ لە ساڵی 2010 کە IWPR ئەمریکی بووە 2009 هەتاکو ئێستا لە اتحادی ئەوروپیە و کە ڕێکخرای IMS دامەیەکە. ئێمە لە پارتە سیاسیەکان نە لە پارتی سیاسی نە لە حکوومەت بە هیچ شێوەیە تەنانەت کاریشمان نەکردو، یعنی خۆی مەفروزە کاری هاوبەش هەبێ لە بینی ئەم ڕێکخراوانە، کاری هاوبەشیش نەکراوە. ئێمە ڕێکخرایەکی سەربەخۆین. ئەم ڕێکخراوە دامەکردن لەیان ڕێکخرای IMS ڕەخنی لەسرە لەلایەن ڕۆژنامەنووس. جا دێمە سەر ڕەخنەکە. باشە، من لەگەڵ ڕۆژنامەنووسان قسەم کردووە، بە تایبەتیش لەگەڵ ڕۆژنامەنووسانی سلێمانی. هەندێک لە ڕۆژنامەنووسانی سلێمانی ئەڵێن تەنانەت ئێمە کاتێک کە ئەوان راپۆرتی ساڵانیان ئەخوێندنەوە ئێمە بەشدار نابین، بیانوویە کە دۆزینەوە ناچین. گوتم هۆکارەکەی چییە؟ ئەڵێ ئێستا سەنتەری میترۆ ئەویش لایەندارە و خۆی نزیک کردوتەوە لە حیزبەکان، چ لە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە پارتی دیموکراتی کوردستان. باشە؟ نزیک بوونەتەوە؟
ئێمە ئەمە گلەی ڕۆژنامە نووسان سنتەری میترۆ لە ماوەی ئەم دوو مانگی ڕابردووە بۆت باسەکەم دوو جۆر هێرشکات سەر سنتەری میترۆ یەکێکیان ئیتیهاممانەکەن کە سەر بە پارتین یەکێکمان ئیتیهاممانەکەن کە سەر بە یەکێتینی شوێنی کوردستانی مۆزوعەکەیش ئەوەیە لە ماوەی ڕابردووە هێرشێکی زۆر لە هەولێر و لە دووە کرایە سەر ڕۆژنامە نووسان ئێمە قسەمان لەسەری هەبوو پاشان گواسیەوە پێشەکارەکان گواسیەوە بۆ سلێمانی لەسەر مەوزوعی سلێمانی قسەمان کرد ڕسمی من و کاک مەسرور و من و کاک نێچیڤانیان دانا کە ئێمە سەر بە ئەم هینانین ئەم ئیتیجاهانین مۆزوعەکە پەیوەندی بە مۆقفی سنتەری میترۆیە هەڵوێستی سنتەری میترۆوە لە خۆناغێکا دژ بە پارتی دیموکراتی کوردستان زوڵاوە لە خۆناغێکا سەر بە دژ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ناوچەیە کە لەژێر هەژمونی یەکێتی و هەژمونی پارتیە کە قسەمان کردبێ ئیتیهامەکان جۆرا و جۆرەوە ئێمە نەسەر بە پارتین و نەسەر بە یەکێتین لە ناو پارتیا ڕەفیقی باشمان هەیە دیفاع لە ئازادی ڕۆژنامە نووسیەکەین لە ناو یەکێتیشە بە هەمان شێوە خەڵکێکمان هەیە لە سەرکردایەتی بن کادر بن وەکو یەک سێری پارتی ناکەین وەکو یەک پاکێج وەکو یەک پاکێجی سێری یەکێتی ناکەین لە ناو سنتەری میترۆ مستەفید نەبوونا بەرگریشتایەک نەخێر پێویستمان نەبە نەحکوومەت نەحزبەکانیش بووە پێویستمان بە ئەحزاب بووە زۆر باشە زۆر باشە کاک دیندار ئێوە بەرگری کارن لە حکوومەت لەوانەیە ڕاکەت ئەکیت پێچەوانەی کاک ڕەحمانە ئێوە ئاڵدن ئازادی ڕۆژنامەگەری هەیە لە هەرێمی کوردستانە کاک ڕەحمان ئینشاڵڵا نەخێر ئەو بەڵگانەی لەدەست ئێمن ساڵ بە ساڵ ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە پاشەک شەدایە بەڵێ سپاس کاک کۆڤان سپاس خۆبەرای عەزیز و خۆشەویستی شپان کاک عەبدوڕەحمان لە سەنتەری میترۆ من بە بکەنە بە شێوازێکی تر بۆی بچم باش ئێمە لێرە نیم باوەی بەرگری لە دووسیەک بکەین کە حکوومەت بەرگری کارە و کۆمەلگای مەدەنیش تومەت ئاراستە دەکەن تەسەوەرەکەم بۆ چوونی ئێمە ئەوە بێت کە ئێمە تەواوکەری یەکترین و دەبێ واش بێت تەواوکەری یەکتر بین هەم وەکو حکوومەت و هەمیش وەکو دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی پەرلەمانیش بە سەرۆکایەتی هەرێمەشەوە و تا دەگاتە کۆمەلگای مەدەنی وەلایەنە نێودەوڵەتیەکانیش هەمیشە پەیامیمە ئەوە بووە کە ئێمە تەواوکەری یەکترین چونکە پرۆسەیەکی فراوانە بابەتی مافی مرۆڤ بابەتێک نییە کە بڵێن وەکو شتێکی مەتمەتیک بێت ڕاضیات بێت یەکیان زایت یەک دەبێتە دوو نەخێر گفتوگویەکی کراوەیە و ئەمە بابەتێکە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە چارچێوەی جارنامە نێودەوڵەتیەکان ڕێکخرایتەوە کە دێتە یاساکان و بە بابەتی لۆکاڵی و جێبەجێکردنی یاساکان و چاودێری بە دووادارچوون لێرەدا ئەم گفتوگووە دەست پێ دەکات زۆر باشە ئەوڵێ نێ یاسای ڕۆژنامەگەری نەزانیاری لێرە نەچێتە بواری جێبەجێکردنەوە یاسایەکە و هەیە بە یاسای تر ڕۆژنامە نووس حکومەتریانە کە یاسای زادانی عێراقیە کە ساڵی 69 دەرچووە ینی ئەمە هەبووە بڵێ ئێستا خەڵک لە سزنە ڕۆژنامە نووس لە سزنە لەسەر مەوزوعی بە یاسای سزادانی عێراقی حکوم دراوە لە کاتێکە کە مەوزوعەکەی پێم وایە نووسینە پەیوەندی زۆر باش بیرروڕاو هەیە باش کۆنەگە فرسەتمان بدەیە ئێمە بە نسبەت ئازادی ڕۆژنامەگەری هاتوین لەم دوایەدا با بچمە دوایی دەرەنجامەکان زۆر بە لانی مێژووی ناکات لە پرۆسەکە چکە کابراحمان بە جوانی باسی کرد لە نواتۆیەکەوە تا ئێستا ئێمە ئێستا لە حکوومەتی هەرێم پلانێکمە لە بەردەستە ئەم پلانە پێدەگوترێت پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ لەم پلانە 389 ڕاستپاردا ئێمە کۆمان کردوتەوە و بە پێ فەرمانێکی وەزاری لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی اتحادی دەسەڵات بە نووسینگەی ڕاستپەردە نێودەوڵەتەکان دراوە لە هەرێم کە پلانێکی هاوبەش دابنرێت پێکەوە لەگەڵ کۆمەلگای مەدەنی و هەروە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەت و دەسەڵاتەکانی تر ئێمە ساڵی دووەمین لە جێبەجێکردنی ئەم پلانە من پێش یەک ساڵ لە کابینەی ئەنجومەنی وەزیران بە 389 ڕاستپەردە تەقدیمی جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بەرزانی کراوە بە خودی کابینەوەکەش کە حکوومەت پلانی دانراوە و فەرمونەمە ساڵی یەکەمی جێبەجێکردنی ئەم پلانە لەمەدا ئازادی ڕۆژنامەگەری یەکێک لە ئەولەویاتی حکوومەت هەبووە و ئیشمان لەسەر کردووە هاتووین پاش
بە کوی ئەو گشتی باسی کردارەکە زیاتر کردداری بەڵێ بە کوی گشتی یاساکاندا چوین بە کوی گشتی کاری کردداریش چوین بە ئەتوانم بڵم 52 وەرکشۆپمان کردووە تا ئێستا لەسەر ئاساسی ئەم پلانە دەتوانم لە نزیکەی 6 بۆ 7 وەرکشۆپ کۆنفرانس و ڕاوندتێبڵمان هەبووە لەسەر مەوزوعی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ئاستەنگەکانی بەردەمی خودی کاک عەبدوڕەحمان لەگەڵمان بووە لە زۆربەی ئەو وەرکشۆپانە کەمان بووە ئەوی بۆ ئێمە دەرچووە ئێمە هاتوین ڕێکارمان ئامادە کرد ڕێکارێکی تایبەتمان ئامادە کردووە بۆ تەواوی دەمەدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەسەڵاتەکانی تریشەوە ئەم ڕێکارانە یونامی لەگەڵمان بووە اتفاقیاتی دەولی پێوە گرێدراوە ئەو ڕێکارانە هەمووی بە دڵنیایی خودی یونامی دابەش بووە لەسەر دەمەدەستگاکانی هەرێم بۆ جێبەجێکردنی کاری ئێمە ئێستا ئەوەیە کە پرۆسەکە ئیش لەسەر بکرێتەوە جێبەجێ بکرێت من دێن بۆ بابەت قسە دەکەن دێن لەسەر مەوزوع یاساکە بەڵێ یاسای ڕۆژنامەگەری ئێستا لە کوردستان کارایە ئەم یاسا بۆ کارایە دەوام لە داواکاری گشتی کرد پێش 1 مانگ کە ئەو ژمارە ئەو کێسانە بە ئێمە بدرێت کە کەیسی ڕۆژنامەنووسان یان خودی ڕۆژنامەنووسان لە دادگاکان بە پێ ئەم یاسا هەڵسوکەوت لەگەڵکراوە یان بە پێ ئەم یاسا ئەمانە دراونەتە دادگا و دادگا بریاری هەبووە و بریاریشی لەسەرداوە ئێمە ژمارەیەکی زۆر لە کێسمان هەیە و ئەم ئەمەرانە ڕادەگەینین لە پلانی هەرێمی دووەممان کە ژمارەیەکی چەند لە کێسەکان هەنە بە پێی یاسای ڕۆژنامەگەری ئەوی کە دەبێتە گرفت لێرە بۆ ئێمە زۆر جار کە بەداخەوە بە نادروست تۆمەت ئەڕاستی حکوومەت دەکرێت بالضبط ئەوی کاک عەبدوڕەحمان باسی کرد جێبەجێکردنی یاسا کامە یاسا بۆ کامە تۆمەت کامە یاسا بۆ کامە لێکۆڵینەوە ئەمە بریاری خودی دادگایە و خودی دادوەری معنیە کە ئەم دووسیە دەکەوێتە لە ژێر چەتری کامە یاسا بۆ ئەوەی هەم لێکۆڵینەوە کام بەردەوام هەمی بریاری لەسەر بدات ئەوەڵێت ڕۆژنامەنووس هەیە بە یاسای سزادانی عراقی زیندانی کرا و سزا درراوە بەڵێ من کاو پرسیارە ئاراستەی ئەنجومەنی دادوەری دەکەم پێیان دەڵێم باشە بوو ڕۆژنامەنووس ادعا دەکەت کە ڕۆژنامەنووسە بەڵام یاساکە یاسای سزادانی عراقی جێبەجێکراوە بەڵامەکە زۆر وازەحە ئەم کەیسەی کە پێ سزا دراوە لە چارچێوەی کاری ڕۆژنامەگەریدا نەبووە و ئەم کەسە سزا نەدراوە لە زیندان ئێستا بەپێی ئەوەی کە ئەمە ڕۆژنامەنووس بووە نەخێر ئەمە تۆمەت ئاراستەکراوە لێکۆڵینەوە ئەنجام دراوە و بریار و سزای دادگاش دەرچووە بە پێ ئەو کێسەی کە تۆمەت کراوە هیچ ڕەبتێکی بە یاسای ڕۆژنامەگەریوە نەبووە و ئەمە کێسی ڕۆژنامەگەری نییە کێسەکە کە دەکەوێتە خانایەکی تر لە یاساکانی تر لە هەر بابەتێک بێت کە یاساکان پێوە پەیوەندیدار زۆر باشە بابێنە سەر فەرمانگەی بەڕێستان هەندێک پیان وایە ئەو فەرمانگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان زیادەیە لە حکوومەت هەرێمی کوردستانە ئەڵێن بۆ ڕازیکردنی دیندار زێباری بووە باشە ئەڵێن گوتەبێژی حکوومەت هەیە فەرمانگەی میدیا و زانیاری هەیە وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئەو فەرمانگەیەمان بۆ چییە؟ بەڵێ وڵا خۆ پرسیارێکی زۆر واقعیە جوانیش کە خۆزگام پرسیار لە هەموو فەرمانگەکانی تری حکوومەت کراوە لە زۆربەی دەسەڵاتەکان کراوە بەڵام ئەوی من باس دەکەم لێرە ئەوەیە ئەم نوویسینگە وا دروست نەبووە کە دروست بکرێت و کەوادر پری بکاتەوە نەخێر ئەم نوویسینگە بیرروکەکەی لە چی هاتووە بۆ دروست بووە ئێمە پێشتر لە چارچێوەی کاری خۆم کە ڕێکخەری UN بوو حکوومەت بووم بۆ UN 5 ساڵ لە 2005 بۆ 2010 پاشان فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کە دامەزرا لە هەرێم لەم فەرمانگەیە من جێگیری پەیوەندیەکانی دەرەوە بووم فەرسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ کاروباری UN و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر باش پێشتریش نوێنەری حکوومەت بووم لە جنێف لە لەندەنیش جێگیری نوێنەری حکوومەت بوومە مەبەستم چییە لەوەوە ئێمە لە کابینەی پێنجەم وەزارەتی مافی مرۆڤ کە هەمان بوو لە 3-4 کابینەی یەکەم ئێڵغا کرا کە ئەم وەزارەتە ئێڵغا کرا ئێمە کێشایەکی گەورەمان بوو دروست بوو کێ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە لە کۆبوونە نێودەوڵەتیەکان کە دەکرێت لەسەر ئاستی پابەندبوونەکانی عێراق بە معاهداتی دەولی ئێمە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ناتوانین نوێنەرەتی حکوومەتی هەرێم بکات لەوەی کە ساڵانە بەدەیان کۆبوونەوە بەغدا ئامادە دەبێت لەسەر ئاستی جنێف و وڵاتانی دەرەوە بۆ کۆی گشتی ڕێککەوتنامەکە منە ڕێککەوتنامەی سیدا و ڕێککەوتنامەی تعزیب لەمەدا حکوومەت دەبی بێت بەڵێ ئێمە مەلەفی مافی مرۆڤ لە هەموو وڵاتان حکوومەت ئەم مەلەفە نوێنەرەتی تێدا هەیە دەستگاکانی تریش هەنە کە چاودێری حکوومەت دەکەن بۆیە بەڵام دەشڵێن کاری ئەوان تەنها وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانە
نەخێنا وڵا بزانم کارەکە بەس ئەوە بێت لەوانەیە زۆر ئاسان بێت جا بەجددی کاری ئێوە تەنها وەڵامدانەوەی راپۆرتە نێو دەوڵەتیەکانە یاخودنا ئێمە 32 ئەرکمان هەیە یەکێک لە ئەرکەکان و راپۆرتی نێودەوڵەتیە ئەو ئەرکان ئەوڵێ ئەو دووسیانە کە لای ئێمەیە ئێمە لە 27 پەیوەری مافی مرۆڤ کە ئێستا هەیە لە هەرێمدا بە حتا بابەتی مەلەفی داعش و مەلەفی پابەندبوونی ئێمە لە چارچوێی ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان و ئەتوانم بڵێم لە کوی گشتی نەک وەڵام بەشداری هەرێم لەسەر ئاستی بەغدا لەسەر ئاستی دەرەوە گەیاندنی پەیامی هەرێم وەرگرتنی پەیامی نێودەوڵەتی بە دووەدەچوون و هەڵسەنگاندن و لەم ئەخیرەش لە چارچوێ پلانێکی نیشتیمانی و هەرێمیشدا وەکو ڕۆلی ئەدڤایزەر و ڕۆلی ڕاوێژکاری بۆ ئەوەی دەم و دەستگاکان کراوایەکە لە ئاستی حکومڕانی لە هەرێمدا ئێستا کابینەی ئەنجومەنی وەزیران دەستگایەکی معنی هەیە کە دەتوانێت ساڵانە ئەم دەستگا بەم کابینە بڵێت ئاستی حکومڕانی لە هەرێم لە ڕووی پەیوەری نێودەوڵەتی بە چ گەشتووە و ئێمە لە چ پرۆسایەکدان وەکەم کورتەکان چین زۆر باشە ڕای ئێوە لەسەر ئەوەن لێم ئەم سنتەرە نکۆڵیکردن لەوەی کە مشکیلە هەیە شتێکی باش نییە لە هەرێمی کوردستان ئێمە ئەبێ مەبەست لە نکۆڵیکردن ئەوەیە لەوەیە کە ڕێکخراوی هیومان ڕایسۆس ڕێکخراوی سیپیزەی زوو جوابیانەیەتەوە بە ئیتیجای ئەوەی کە نییە کە باسی ناو سزنەکرێ نکۆڵی لێکە کە باسی وەسعی ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووسمان هەیە لە سزنە نکۆڵی لێکە نکۆڵی لە مۆزوعەکە دکتۆر با من ئەو قسانم تاوەکەم ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە ددان بە وەبنین لە هەرێمی کوردستان مۆزوعی ئازادی ڕۆژنامەسی مشکلی زۆر زۆری تایە و ئەم مشکلانەی کەتیایەتی پەیوەندی بە دەسەڵاتەوەی لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بربەستی زۆر کردوتە بە من هامشێکەکەی لە ئازادی تۆ باست کرد چەند هەزار ڕۆژنامە هین کەناڵمان هەیە کە ئیشە کاتوانە هامشێک لە پەراوێزە لە ئازادی ڕۆژنامەنووسی مەشاکلەکانی تیا باسی دادگاکان کاکێمە دادگاکان لە هەرێمی کوردستان باشە تۆ باسی نکۆڵیت کرد باشە باسی ئەوەشت کردکە ڕێکخراوانە چی دەڵێن ئەوانەڵێن نییە بەڵام بۆن ئەگەر ئازادی ڕۆژنامەگەری نەبێت سیرکە کەناڵ هەیە لە نێو هەولێریشە ئەو پەڕی با بڵێن ڕخنە لە حکوومەتەگرێ کەناڵمان هەیە لە سلێمانی بە کەیفی خۆی باس لە کەم و کوڕیەکانی حکوومەتەکە ئەی ئەگەر ئەمە ئازادی نەبێت چی ئازادیە ئێمە وتمان پراوێزە لە ئازادی هەیە لەناو ئەم پراوێزە لە ئازادیە گرفت هەیە باشە با تەماشاگەین بزانین لە هەرێمی کوردستان کێ پێشەکاری زۆر بەرەکرێ ئێنارتی لە بەروی ئێنارتی ڕخنەوە زۆرەگرێ وەنیا لە ناوچەیەک ئێنارتیە لە ناوچەیە کورساتە لە ناوچەیە کوردستان تیڤە هەنێجار مشکلی بۆ دروستەکرێت لە هەولێر لە سلێمانی و دەین کوردستان 24 هەنێجار ڕۆژنامەنووسوانیان دەستگیرەکرێت لەبەرەوە ناتوانانی بڵێ بە تەواوەتی ئەمانە ئەرزیەت و ژینگەیەکی تەندروستی ممارەسەکردنی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەسەڵات کردوێتە بەردەستیان بەڵام ئەڵەن فەوزاش هەیە ئەو فەوزایی لە هەرێمی کوردستان هەیە لە میدیا ئەو فەوزایی میدیایی کە لە هەرێمی کوردستان هەیە یەکێتی و پارتی بەرپرسندێ بۆ لەبەرەوەی میدیایان کڕیوە و پاری سیاسی چۆتە ناو میدیاوە پاری سیاسی چۆتە ناو میدیا پاری سیاسی نەکرد میدیا پاری سیاسی کێنیت ئەوان تەرنیانە کامان ئۆپۆزیسیۆن ڕەنگە هەیە کە باڵین پاری سیاسی کارین پاری سیاسی پاری حزبەکان دەڵێ پاری ئەحزابی سیاسی باسی یەکێتی و پارتی کرد یەکێتی و پارتی حسەی شێرانبەرەکەی لە مۆزوع گۆڕان لە مۆڕان هەیەتی میدیای سێبەر تقریبا میدیای سێبەر کۆمەڵ هەیەتی یەکگرتو هەیەتی ئەمان هەموو میدیا خۆیان هەیە خۆشیان وەڵامە دەنەوە میدیای سێبەر لە هەرێمی کوردستان نەسیبەر میدیا فەرمی کاریگەری هەیەە ناڵم نییە میدیا فەرمی هەیە هەیەە ئەمێنێتە سەرەوەی ویستم باسی دادگاکان بکەین ئێمە لە دێنەوە سەر دادگاکان باوە خلاصکەینەوە بابەتە ئەوەی کە پاری سیاسی چۆتە ناو میدیا ئۆکوتم پاری سیاسی چۆتە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی 1000
ڕێکخراوی نازانم چەند هزار ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە کە باس لە مۆزوعی پێشێلکاری ئازادیە کرێ کە باسی کەیسی مافی مرۆڤێک و پێویستی بە پشتیوانیە لە هەرێمی کوردستان چەند ڕێکخراوێتە سەرخەت چەند ڕێکخراو دیفاع لە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی مافی مرۆڤەکە سنتەری میترۆ نابێ هەر سنتەری میترۆ مجموعی ڕێکخراوێک بەڵکو هەموو ڕێکخراوێک لە هەرێمی کوردستان بڕۆ سەری نظامی داخلیکە بڕوای بە ئازادی ڕۆژنامەنووسی هەیە بڕوای بە ئازادی ڕێکخراوەی هەیە بڕوای بە ئازادی دیفاع لە کەیسەکانی مافی مرۆڤەکە ئێمە من پێم وایە سنتەری میترۆ بە ئەرکی خۆی ئێستاوە یەک دقە بەڵام گلەیمانێتە سەر یەک دقە لەم لا لەو لا گلەیمانێتە سەر یەک دقە ئەوەی کە لێرە تۆ باسێکەی و تۆمان بان کردو بە کەیفی خۆت قسەکەی ئازادی نییە با بۆ ئازادی نییە بەڵام مویمە قسەکان نەبڕی وڵە دڵنیا بە دڵنیا بە نایبڕم 50 خولەکی ڕێک تۆماریەکەم لە دوای بەرنامە شەرگ لە یەکت هەبوو پێمان بڵێ وەکو کوردستان 24 من دڵنیا بە 1 و 6 نایبڕین داواکەم لە هەرێمی کوردستان ئازادی فراوان بکرێ و هەرچی ڕۆژنامەنووس لە سزن نەدەبەر بێ ئەوەی نایبڕم دڵنیا بە نایبڕم نانە دڵنیا بە نایبڕم بەڵام تۆ باسی ئازادی ڕۆژنامەنووسیەکەی من باسی کۆمەڵێک تەلەڤیزیۆنم کرد لە هەرێمی کوردستانە بە کەیفی خۆیان باس لە حکوومەتەکەن باشە تەنانەت هەندێک میدیا هەیە تەشیریشەکە هەندێک لەوانەیە هەندێکی ڕاست بێ لەوانەیە هەندێکی ڕاست نەبێ گرنگەوەی ڕخنە ئەگرن بە کەیفی خۆیان کەسیش پێناڵێت دوو بڕۆ لە پشت چاوتە ئەوە ئازادی ڕۆژنامەگەر نەبێت چی ئازادی ڕۆژنامەگەری کێتی پارتی نیە ئازادی ڕۆژنامەگەری و کەواتە هەیە ئەگەر هەرچی ئازادیەک و هەرچی شتێک پەیوەندی بە ئازادیەوە هەیە پەیوەندی بەم بارودۆخەیە لە هەرێمی کوردستان بەڵام میدیان لە ئەنجامی تێکۆشانی خەڵکە لە ئەندامی ڕاپەڕینی خەڵکستانە یەکێتی و پارتی بربەستیان کردوتە بەردەمەوە ئازادی کە خەڵک هێناوێتی وە من نەتیشمان بەسەراکەن کە ئازادیان بۆ تەرخان کردوین ناتوان یەکێتی و پارتی ئازادی زۆر باش هەتا سەر ئازادی هینکەن یعنی بربەستی بۆ دابرێن چونکە خەڵک لیان قوبوڵ ناکە خەڵک لیان قوبوڵ ناکە لێرە لە قبول ناکەوە قسە هەمووشت بۆ بڵاوەکەینەوە کاردیندار ئەو زۆر باس لە جیراوانەکە ئەڵە ڕۆژنامەنووس جیراوە و پێشێلکاری شێ و تەنانەت حزبەکانیش ڕێگری بە تایبەتش باسی یەکێتی و پارتیەکە ئەڵێ ئەوانە یەکەم شێت ئێمە لێرە نین من خۆم لێرە وەکو حکوومەت ئێمە لێرە نین بۆەوەی باسی پارتیویەکەتی بە تهدید بکەین چونکە ئەحزابی تیش لە حکوومەتەنە تەنها پارتیویەکەتی نین ئەوێ من باس دەکەم قسەکانی کابدوڕەحمان لە دوو تەوەر دەیبینیم ئێستا بەشی دووەممان ئەویش ئەوەیە بە موزوعی دادگاکانە داواکاری گشتی بەشەکە لە وەزارەتی داد کە تومەت ئاراستە دەکات بەڵێ حکوومەت تومەت ئاراستە دەکات کە دەکەوێتە ژێر سێبەری ئەوەی کە گرێدراون بە سەقامگیری بە بەرژەوەندی گشتی بە بابەتی سەقامگیری نیشتیمانی ئەو بابەتێکی ترە ئەوی من باز دەکەم لێرەدا ئەوەیە کەسێک لە کوردستان بە حکمی ئەوەی کە ئەمە ڕۆژنامە نووسە لە کاری ڕۆژنامەگەریدا لەبەر ئەوەی کە نووسینی هەبووە وەکو ڕۆژنامە نووس بە پێی ئەو چارچەوەی ئازادی ڕۆژنامەگەری کە یاسامان بواە ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا نییە لەسەر نووسین نەخێر منیش هەیە بەڵێ لەمەدا چیە ئێمە داوامان لە چی کردووە ئێمە داوامان لە چی کردووە بابەتەکە لەوەدا چونکە ئەو بڕیارە حەقیق لە ڕاستیدا خوب نابێت من وا وەڵامە بدەمەوە دەبێت داواکار دەبێت ئەنجومەنی دادوەری ئەم وەڵامای ئەمەوەی بهابێت ئێستا کاک ڕەحمان ناوێکت پێ بڵێت تۆتوانی بەدووادا بۆ بکەی بەڵێ من بەشت بەجەنان بڵێم ئەنجومەنی دادوەریە کە سزا دەسەپێنێت ئەنجومەنی دادوەریە کە بریارە داد کامە تاکە کەس بە چه بریارێک بە چه سزایەک حکم بدرێت لە هەرێمدا تەواو حکوومەت لەمەدا نییە ئەمە دەبێ واضح بیت بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو لایەکیش واضح بیت ئەوی دوام بەنسبەت ئازادی میدیایی و تەمویلی ئەم ئازادیە سیاسیان بێت مالیان بێت من پرسیارم ئەوەیە لە کوردستان ئێستا میدیایەکی یەک میدیان پێ بڵێ ئەمە بێلایەنە و ئەم میدیا بیستراوە نەبیستراوە بە هەموو شێوازێکیوە ئەم میدیا لە هەرێمی کوردستان ئەندپندنە مستەقلە بێلایەنە سەر بەخۆیە ڕۆژنامەنووسی سەر بەخۆمان هەیە میدیا ڕۆژنامەنووسی سەر بەخۆمان میدیامان هەیە میدیا هەمووی لایەنگرە یعنی لایەنگرا یعنی مۆزوعەکە تەنها مۆزوعی ئازادی نییە یعنی وەڵکو لایەنگرە من ببوورە لێت دەبڕم نەخێر فەرموو ئەمە بابەتی تەحقیقات بەنسبەت فەوزای میدیایی وانە
ئێمە من متفقم لەگەل کابراحمان لەوەی کە بەڕاستی يعني بابا شێوازێکی تر بڵێم کە متفقم ئێمە وەکو حکوومەت ئێمە خۆمان داوا لە پەرلەمانمان کردووە پرۆژەمان هەبووە کە دەبێ 2007 یاسای ڕۆژنامەگەری دەرچووە ئێستا 2023 کاتی ئەوە هاتووە ئێمە بە یاسایەکی تازە بیستراو بێت بێنراو بێت دیجیتالی بێت و کاتبیش بێت ئێمە یاسایەکمان هەبێت لە پەرلەمان کە بگونجێت لەگەڵ سەردەمی ئێستا تەکنۆلۆژیا بۆیە خودی حکوومەت چی ڕێگراوە خودی حکوومەت و خودی پارتی خودی ئەحزابی تر کە مشارک بوون لە ئەی بۆ پەرلەمان دەری ناکەن ئەوازە هەبوو خەڵکی کوردستان بۆ ئەندامانی پەرلەمان بە هەموو کوتلە سیاسەکانیش وازەکەی ڕێگر بۆ کێ ڕایگرتووە ئەمە یەک ئەوی دوام ئێمە لەگەل ئەوەیدان کە تەنزیم بکرێت خستن بکرێت خۆ ئێستا ئەمە لە هەموو دنیا لە هەموو وڵاتێکی ڕایگرتووە من تەسەوڕەکەم بەرژەوەندی سیاسیە بۆ ئەوەی هەوڵێکی زۆر هەبوو لە کابینەی نوێم کە دەستکەوتەکانی کابینە کەم بکرێتەوە لە پەرلەمان لە ئەنجومەنی دادوەری لە هەموو لایەکەوە هەوڵ بدرێت کە پرۆسەکە پەک بکەوێت بەشدار بوو لە حکوومەتیان لە دەروێ باڵێ بەشدار بوون لە حکوومەت لە دەرەوەی حکوومەت بوون و من ئەو شتێک دەتوانم لێرە بڵێم من دەستیان خۆش بێت من بە دەستیان خۆش کادرحمە من ئێکش بەجنا پرۆژە یاسا سێ پرۆژە یاسا تەقدیم کرایەک لێ خراپتر بوو کاکە من ئێکش بەجنا بڵێم ئێمە پرۆژە یاساکان دەبینە پەرلەمان ئەو شوێنە کە خەڵک دەنگی بۆ داوە زۆر باش دەبێم گفتوگە لە پەرلەمان بکرێت ئەمە یەک ئەوی دووەم ئایا پێویستیمان بە یاسایەکی نوێ بەڵە پێویستیمان پێیت حکوومەت داوا دەکات وانە ئێستا ئێمە ڕێکارمان دەرکرد ئەو ڕێکارانە بردەکاری زۆرە بەڵام یەکێک لە ڕێکارەکان کێمە داوا دەکەن بەدەستگەشتن بە زانیاری بوونمونە داوامان کردووە کە پێویستە داوامە لە وەزارەت کردووە خودی حکوومەت خودی ئەنجومەنی وەزیران داوای لە وەزارەت کردووە کە بەڵێ ئێوە دەبێت بانکی زانیاریتان هەبێت ئەو کەسەی کە معلومات دەدات بە ڕۆژنامەنووسان دەبێت خبرایەکی هەریش نەبێت 5 ساڵی ئێمە چۆین ئەم وردبینیانە هەموو لە برای عزیزمان کاک عەبدوڕەحمان و دەیان کە خەڵکی تری کۆمەلگای مەدەنیمان وەرگرتووە حکوومەت لەسەر یەک سکەیە لەگەڵ کۆمەلگای بەڵام ئەوڵێتن ئەو پرۆژە یاسایی تەقدیم کراوە یەک لێکی کارەساتترە و خراپترە بۆچی کارەسات یەکەم کاکە بۆ کارەسات بوو چی ئەو سێ پرۆژەی یاسای میدیای ئەلکترۆنی ئەنجومەنی پرۆژەی ئەنجومەنی میدیا لە هەرێمی کوردستان ئەم پرۆژانە دەراسەمان کردووە نقطە بە نقطە کە پاشەکشیتیا لە مۆزۆی ئازادی ڕادەربڕین لە جیاتی ئەوەی کە میدیاوانێ یاخود خەڵکێک لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕخنەیەکە گرێ قسەیەکەکە ئەبێت غەرامەی مالی هەبێت یعنی لە یاسای ڕۆژنامەگەری هەیە ئەم سزنی تێکردویانی لەبەرەوە لە زۆر بڕگەی تریش کەسە من لە خیاڵمان نییە کە ئێمە لایحەیەکمان دەرکرد لەسەر مۆزوع بەس لەسەر نووسین سجن بکرێت بەڵێ تای بوو لەبەرەوە ئێمە ڕەفزمان کرد و کەمپینیشمان کرد زدی و وەستانیشمان و دەستیشمان خۆش بێت بەڵام میدیا بەرپرسمان هەیە لە هەرێمی کوردستان دوو میدیامان پێویستە ئێمە میدیای بەرپرس و میدیای نیشتیمانی پێم وایە بەو ئیتیجاها بڕوا ئەتوانێت دەستی ئەحزاب و دەستی پارەی سیاسی لەناو حزبەکان لەناو میدیای کەم بکرێتەوە بەڵام لە هەموو جیهانە میدیای سەربەخۆ نییە میدیا سەربەخۆ لە هەموو جیهانە نییە ئێمە لەم ڕۆژانە لە مؤتەمەری ئەریج بووین لە مؤتەمەری ئەریج دەیان محازڕە و دەیان سیمینار پێشکەشکرا مەوزوعی غەزە و مەوزوعی ڕووماڵکردن لە غەزە یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکان کە چۆن تێکەوت ینی ئەمە هین کردێت سەر دوڕیانێک میدیای ینی میدیای لایەنگر و میدیای بێلایەن فەیسبوک لایەنگرە فەیسبوک جایدی باسی بەگشتی بە شکڵ لە شکلەکانەوە باسی ئەو شتە لەبەر بەڵام ئەوەی لای من ئەوەی من خۆمەی بینم وەکو ڕۆژنامە نووسێک ئەوەی لە کوردستانە هەیە فەوزایە لەبەر چی تۆ کەناڵی ترت هەیە هی دەرەوە بڕۆ جەزیرەمان هەیە تا ئێستا راپۆرتێکت بینیوە لەسەر قەتەر بیکات نەخێر نایکات BBC لەسەر بەریتانیا ئایکات نەخێر نایکات بەڵام هی ئێمە دائما میدیا وڵاتان باسی دەرەواکەن هی هەرێمی کوردستان پێچەوانەیە ئەوەندەی باسی کەم و کوری خۆیە کاتن بە حیات ئامادەنیە باسی یەک شوێنی تر بکات کۆبان ئێمە لە هەرێمی کوردستان ئەو یاسایانی کە دامان ناوە بۆ نیزامێکی دیموقراتی دامان ناوە لە هەرێمی کوردستان کە پێشی بخێن ئەوان دیموکراتی نین
ئەوان یاساکانیان بڕۆسی یاساکانیان زۆر تەخەلوفیتیایە من پێم وایە بەریتانیا BBC پێم وایە کۆمەڵێک تۆ باسی قەتەر و باسی وڵاتە عەرەبیەکان کرد ئەگەر ئێمە بین خۆمان بەراورد بکەین ینی یاساکانی ئەوان ئێمە پێشکەوتوترین بە مەنتیقەکە بەسکە یعنی خۆمان ئێمە بەراورد دەکەین بە ئەوروپا نا هەرێمی کوردستان لە وڵاتانی عەرەبی پێشکەوتوترە لە ڕووی ئازادی ڕۆژنامە نووسیەوە لە زۆر بوارە ئێمە لە ڕووی تەشریعاتەوە چوینێتە پێشەوە بە لە جێبەجێکردنی و تەشریعاتە لە دواوی کەواتە بێ بڵێن ئەلحەمدولیللا ئەگەر لەوان باشتر بین لە تەشریعاتە زۆر ئەگەر لەوان باشتر بین لە تەشریعاتە لە کاکە ئێمە مەوزوعی ژن مەوزوعی ئازادی ژن لە هەرێمی کوردستانە وانیا بە پێی یاسا پشتیوانی کراوە بەرەنگاربوونەوەی تونگوتیژی خێزانی هەیە 1020 ئافرەتمان هەیە کە ڕۆژنامە نووسن پێ سەردیکار ڕۆژنامە نووسان تۆمار کراون 9000 ڕۆژنامە نووس بەس ئێمە ینی بە مجتەمەعێکی ژنکوژ نازراوین لە دەرەوە مجتەمەعێکی خۆمان جاڕاوە چێ وای لێ کردووە مجتەمەعێکی چێ وای لێ کردووە هەرێ عەلام وای لێ کردووە ئەمڕۆ محاکمەی ئەعلامە نانە محاکمەی ئەعلام نییە بەس ئەمە باسی ئازادی ڕۆژنامەگەریەکەین ئێمە خۆمان شتەکان گەورەکەین من گفتوگەکە لە چارچێوەی ئازادی ڕۆژنامەگەریە تەسەوەرەکەم ئەوی کە حکوومەت لەم کابینەیە کاری جددی لەسەر کردووە و زۆر لەو خاڵانەیە کە کاک عەبدوڕەحمان باس دەکات تەسەوەرەکەم حکوومەت خۆی باوەڕی پێیتی و بوویتە بواری جێبەجێکردن بەسمان لێسە پرۆسەی جێبەجێکردنەکە ببینە ڕێکارەکانی ئێمە کە ئێستا لە بواری جێبەجێکردندا یەکەم شت دامان کردو لە ئەنجومەنی دادوەری کە بەڵێ یاسای سزادانی عێراقی وەک ئامرازێک بەکار نەهێنرێت بۆ سنووردارکردنی ئازادی ڕادەربرین ئەمە داواکاری حکوومەتە ئەم کابینە لە ئەنجومەنی دادوەری دووەم ڕێزگرتن نەگربوونەوەی ئاشتی لێ پرسینەوە لە ئەنجامدارانیان ئەوە زۆر گرنگە کە حکوومەت پاڵپشتی بڵێ یخۆ پێشاندان بڵێ ئەمەشمان هەیە ئەمە ڕۆژنامە نووسان دەگرێتە پەیامنێران دەگرن میدیاکان و بەڕێگەربەری ئەوانەی کە لە مجتەمەعی مەدەنینە بابەتی تر بابەتی خۆلی ڕاهێنان و ڕاهێنانە بە ئەوانەی کە سەردەری بە تەعاملی لەگەڵ ڕۆژنامە نووسان هەیە تەسەوەر بکە بەڵام لە بەرامبەردا چی لە بەرامبەر دەبی کەناڵ ماڵپەر لە هەر بابەتێکی تری میدیا ئەوانەش ڕێک بخرێنەوە فەرمی بن فەرمی نەبن دەبێت چارچێوایەکی ڕێخستنێکی ئیداریمان وایە بێت کە وەزارەتی ڕۆشنبیریە بوو نمونە ئەوی تر دەستگەشتن بە زانیاری ئێمە ئاڵێن باشە ڕێنەماییمان نەبووە لە ساڵی 2011 تەواوە بەڵام خواتوانین ئێمە میکانیزمێکی ترمان هەبێت بزانین لە چه ئێمە ڕێک کەوتنمان نەبووە ناکۆکیمان هەبووە هاتین کە ئاڵێن بەڵێ هەمان ناوەڕۆکی بوو لە 2011 یاسای ڕۆژنامە یاسای زانیاری ئێمە ئێستا لە 2023 تعلیمات نییە بەڵێ من جا کاکا من باسی ئێمە هاتوین ئێستا لە باسی حکوومەت دەکەین من لە کابینەیەکەم پێدەگری کابینەی نوام ئێمە هاتوین ئەو کابینەیە ئەم ڕێکارانەی گرتیتە بەر و ئێستا سێ مانگە 4 ساڵی حکوومەت ئەم حکوومەتیش ڕۆی کاکە دین من باش بەجێنە بڵێم ئێمە لە بەدایەتی کابینە تەساوەر بکە ساڵی 2021 و 25 ئەو پلانەمان کە لە بەردەستە هاتوین گوتمان بەسە لە پرۆسەی بەرگریکردندا نەبین لە پرۆسەی جێبەجێکردن بین و پێکەوە سەیری ڕفۆرم شێکێک لە پرسیارەکان هەیە لە ئەمانە زۆر جوانن کە هەن بەڵام لە ئەمری واقعە لە جێبەجێکردنە ئەمانە نابینین نەخێر لە جێبەجێکردندان داتایەکانمان لە بەردەستە و ئەم داتانە هەردوونێ پێشتۆ ڕۆژ ئەفەن بە قوسڵگەری ئەمریکاماندەوە ساڵی یەکەمی جێبەجێکردنی ئەم پلانە کە بە داتا بە ژمارە پرۆسەکە بە چ شێوازێک دەڕوات من دەتوانم لە مانگی یەکی ئەم ساڵی داهاتوو کاک عەبدوڕەحمان یەکێک لەو کەسانە دەبێت کە یەکەم کەس دەبێت من ئەو راپۆرتە پێی بدەم کە فەرمووە ئەمە لایەنی پراکتیزی ئەم کابینەیە لەم ڕێکە زۆر باشە ئەمە ئەو وەکی تریش من حەزەکەم شتێکتان پێ بڵێم بابەتی گرنگی ئێمە بابەتی کە بوویتە مشتمر بۆ هەمومان مەوزوعی سوشیال میدیایە کەمەی بینی لە ڕۆژنامەیەکی فەرمی لە میدیایەکی فەرمی یعنی ئێمە زۆر کێشەمان هەبێت ئەو سوشیال میدیاش تەنها ئێمە نین هەموو دنیا ئێستا خەڵی ئەم تەحەدیاتە هەیەی تەنها ئێمە نین وەکو باسی کرد من ئەوی حەزەکەم پێتان بڵێم جدیەتێک و استراتیجیەتێکی سیاسی بەهێزە لەم حکوومەتە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بە تەحدید کە ئێمە دەبێ بەراوردکاریمان هەبێت داتامان هەبێت واقعی بین و کاتی ئەوە هاتووە پەنجە لەسەر کەم و کورتیەکە دامرێت و کێ بەرپرسیارەتی ئەم کەم و کورتیە وەردەگیرێت
ئەمەش دەبێ ڕوون ئاشکرا بێت کە یاسا دەرنەچێت بۆ دەرناچێت بە پەرلەمانە کە دەبێت ئەم کارەی جدی زۆر باشە یانوتێ زۆر باش مۆزوعەکە بەس یاسانیە تۆ سێریکە ئێمە یاسامان هەیە یاسای ڕۆژنامەگەری یاسای زانیاری لە یاسای خۆپیشاندانمان هەیە یاسایەکی متەتەوڕە یاسای زانیاری متەتەوڕە یاسای بەرەنگاربوونی تونگ و تیژی خێز هەموو یاسای هێنن بەس مۆزوع وەکووتمان هەرچی یاسایە کە باسێکین پێویستی بە تەفعیلکردن هەیە نەک هەر یاساکە تەفعیل ناکرێت بەڵکو یەن هەندی ڕێنمایی بۆ یاسا دەرئەکرێ ڕێنمایی بۆ یاسا دەرەکرێت بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان وەکو تعدیلات وایە لە ناو یعنی تۆ تعدیلێکی بڕگەیەکی یاسایی ئەگەر بکەی بیتە پەرلەمانەوە باش بەڵام بڕۆسیری ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری کە سەبارەت بە هینی میدیایی وەرگرتنی ئیجازە مۆزوعی بڵاوکردنەوە ناوڕۆکی میدیایی بزانە چۆن دیری کردووە کەواتە وەکو شکلێک لە تعدیلاتی یاساکەی کردووە یعنی یاساکە سزنیتیانی بۆ نمونە باشە تۆ ئەگەر ڕۆژنامەنووس وای کرد یان میدیایەک وای کرد داخیت داخستنیتیان نییە لە یاسای ڕۆژنامەگەری باشە هەروەها وەزارەتی مالیش لەسەر مۆزوعی ڕێکخراوەکان لە ماوەیە تعدیلاتێکیان دەرکردووە لەسەر ئەوەی کە چۆن ئیشەکانیان ڕێخن لەگەڵ فەرمانگەیە کۆمەڵێ قەزیتایە کە ئێمە بەیانێ دەرمان کرد کە وەکو ئەوەیە تۆ تعدیلی یاسای ڕێکخراوەکانەکە دەبێت ئامانجەکە تعدیل تۆ چۆنە بێ قسە لەسەر ئەوە نەکەی وەکو ڕێکخەری ڕاستپاردەنی و دەوڵەتیەکان کە کۆمەڵێ مۆزوعت هەیە ئەبێ ڕاستپاردەن و مۆزوعی ئازادی کە وەڵامی داوە شتێکم بیر نەچوو دواتر لێتە پرسمەوە بۆ ئەوەی کاکدیندارش بە دوواداچوونی بۆ بکات بەڵێ بەنسبەت ئەو ڕێنەمای وەزارەتی ڕۆژشنبیری ڕێنەمای ژمارە 1 ساڵی 2023 ئێمە لەبەدا زۆر وازحین و هەتا ڕوونکردنەوەشمان هەبووە بۆ لایەنە نێودەوڵەتیەکانی لەسەر مەوزوع ئێمە لێرەدا ئەو ڕێنەمانە زۆر وازح لە یەک شت ئێمە دەمانەوێت لە ڕووی کارگیری بێت ڕێخستنێکی کارگیری هەبێت بۆ ئەدای میدیایی فەرمی ئەمە یەک ئەوی دوام جا ئەمانە ئەم ڕێنمایانە جگای یاسا بگرنەوە نەخێر ئێمە ناتوانین کاری میدیایی ڕاگیرین پێداچوونەوە هەڵسەنگاندن ڕاگیرین تا اینکە تاکو یاسایەکی نوێمان هەبێت کە لە 2007ەوە نەمان بووە تا ئێستا حکوومەت وەدا مدەستگاکان پێویستیان بەوە هەیە کە ڕێخستنە هەبێت ئەم ڕێخستنە چونکە زۆر جاراتەوە لەبیر نەکەن ڕاگەیاندن ئێستا بوویتە یعنی بتەوێت نەتەوێت لە هەموو دنیاش وایە یعنی هەم ڕای کۆمەلگای خۆمان و هەمیش ڕای کۆمەلگای نێودەوڵەتی گرنگە کە ڕێخستنە هەبێت و بتوانین ڕەش و سپیلێکتر جواب بکرێتەوە ئەمە بەنسبەت چ لە بەرژەوەندی گشتیە و کام ڕیاسە کامە ڕێنەمایی من ئێستش دەڵێم جارێکی تر هیچ ڕێنەمایەک لە حکوومەت یاریمی کوردستان نییە کە کەسێک بە ئەرکی ڕۆژنامەگیری لە سجن دابنێت من و کابدرەحمان پاش بەوێکەوە بە دوواداچوون دەکەین و دەتوانین ئەوە بسەر هەر کەسێک لەسەر ناوەکان لەم کاکوبان باشتێک بە جەناب بڵێ مەوزوع ئەوە نییە کێ بریارە داد ئێستا لە کوردستان لە عێراق بە پاش دەستوری عێراق کێ لە زندان بێت هیچ بەرپرسێکی ئیداری و سیاسی بووی نییە مخالفی دەستورە تەنها دادوەرە بریاری سزادان دەدات بە ئەوەی کەسێک بچێتە زندان بۆیە ئەم دەسەڵاتە پێش ڕژێمی لە کاتی ڕژێمی بەعسخ و پارێزگار بۆی هەبوو کەسێک ڕاگیرێت تاوقیف کرد بۆ مانگێک مەسا بۆ نمونە ئێستا تاوقیفەکەش نەماوە دەستور ڕێگەن ئەمە ئەو بەنسبەت فەرمانگەری خڕەوەنە حکوومیەکان حەزەکەم لەمە واضح بێم من متفقم ئەو مەوزوع هەبوو ئەو گلەیە هەبوو کە ڕاستە ڕێنەماکەم بکەن تەحەدەک ناگونجێت لەگەڵ نەواقع ئێمە هاتیم بەڕێ عەزیز و خۆشەویستمان سەرۆکی دیوان یانجومەنی وەزیران و کاک سەفین بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کاک جوتیار عادل ژمارەێک لە بەرپرسەکانی تر لە خودی فەرمانگەی ڕێکخراوەنە حکوومیەکان کاک بارزان پێکەوە دانیشتین سەیری ئەو بابەتەمان کرد نەک ڕێنەماییەکە دەرکردووە ئێستا ئیجراعاتێکی تازەمان دەرکردووە و ئێستا لە بواری جێبەجێ کرد تەفعیل بووە یەک نابێت پرسیار لە ڕێکخراو بکرێت بیانی بێت بۆ نمونە نێو خۆی کە پێویستە تەمویلەکە ئەم تەمویلە لە چ شوێنێک بۆ هاتووە تەمویل پرۆژەکانی دوو نابێت ئەوانەی کە مستەفیدن لەو پرۆژە بەڕێ خڵێ ڕاهێنان بێت هەشتێک پێشتر ئەو ناوانە تەقدیم بکرێت پێویست ناکە سێ نابێت بۆ نمونە ڕەوی ئەمنیەوە
موافقات امنی وەربگریت بۆ ئەوەی کە وەرکشۆپێک لە هەولێرە سلێمانی ڕوو بدات چونکە ئەمانە خۆ ڕێوشێنی ئەمنی ئاسایش و دەمەدەستگاکانی منی ئەمنی ئەوان ڕێکاری خۆیان هەیە بۆ چاودێری ئەمنی لە هەرێم بۆ پێویست ئەمانە هەندێک شت ئێمە متفق بووین چارەسەر کراوە جێبەجێ کراوە بە ئێستا کاتی ئەوەیە کە کاک عەبدوڕەحمان پێم بڵێ لە شوێنێک جێبەجێ نەبە بۆ ئێمە بتوانین ئەم ئەمری فەرمانی دیوانی ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکرێت ناوەکان لە من باشترە زانی کە چێت بەڵام شتێکی هەیە کاک ڕەحمان زۆر جاربینی کەسێکی ئەڵێ من ڕۆژنامە نووسم من هەموو شتێکەکەم بەڵام نابێ سزم بکرێم باوەڕکە لەوانەیە ڕۆژنامە نووس هەبێت لە سێتەرەیەک ئامادە نەبێ هەویە خۆی پێداوە تۆ من ناناسی من چێم باشە ڕۆژنامە نووسێ لەوانەیە کاری تر بکات بڵێ لەبەرەوەی من ڕۆژنامە نووسم نابێ بگیرێم ئەوش هەیە باوەڕکەم ڕۆژێک لە کۆنسوڵخانەی ئەمریکا بووم هەموو ڕۆژنامە نووسەکانیان بان کرد بوو یەکە گلەی دەکرد علاساس گلەی هەرێمی کوردستان نایەکات بە کۆنسوڵی ئەمریکا بگەێنێت گوتی فلانە کەسمان دەستگیر کراوە ڕێک وەڵامی ئەو چی بوو گوتی تۆ ئەزانین لەسەر چی دەستگیر کراوە ئەمە کاری ڕۆژنامە نووسی نەبووە کە لەسەر دەستگیر کراوە کەواتە ڕۆژنامە نووس نابێ بگیرێ ئێمە کە هەر خەتایەکی کردیان هەر کێشەیەک هەبوو ئێمە یان ئەبێ یاسامان هەبیان بڵێن یاسامان نییە سزی ڕۆژنامە نووس لە ناوی یاسای ڕۆژنامەگەری نییە عقوبە هەیە غەرامە هەیە غەرامەیە وە نییە غەرامەیە قەتلێکەکە من ڕۆژنامە نووس من عیلاقەم بە ڕۆژنامە نووس هەر پێشکە بکەم نابێت دەژیر دەیان ڕۆژنامە نووس هەیە سجن کراوە عیلاقی بە مێنەکەیەوە نەبووە عیلاقی بە مخالەفەوە بووە لە مناڵیەوە نازانم شەڕی کردووە نازانم لە نادی سەرخۆش بووە بڵی هاویشتووە حەقم چێ بەسەرم مۆزوعانەوە ئەمە عیلاقی بە منەوە نییەوەکو نەمیترۆ عیلاقی بەوە هەیە ناوە مۆزوعێکەوە قەزەیەکی ئێمە باسی چێکەین ئێمە باسی ئازادی بیر هەیە بڵێ هەیە بەس ئێمە نەچوینە بەلایە ئازادی ڕۆژنامە نووس ئەوەی کە پەیوەندی بە ئازادی نووسین و ئازادی ڕۆژنامە نووسیەوە هەیە ئەبێت لە چوارچێوەی یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵ بکرێ دوو ڕەئی جیاواز هەیە لەسەر مۆزوعی هاوڕێکانمان کە لە سزنن ئەویش ئەوەیە کە ئەمانە کاک ڕەحمان بەبەست لە جیراوانی بادینانە بڵێ ئێمە ئەنجومەنی ئاسایش هەموو شتێکی بڵاو نەکردەوە بەڵگەکان با بڵای کاتم مقتەنعنیم پێی مۆزوعەکان بە بشێوە من بە شتەکە بە ڕۆن و وازەحتر بین کاکە لە تەنها لە خۆپێشاندانی زاخۆ پێش 2 ساڵ 61 هاوڵاتی بریندار بوون و ژمارەیەکی زۆر لە پۆلیسیش بریندار بوو و خەڵکیشمان هەبوو کوژرا ئەوەنەی کە خۆپێشاندەر من سلاحیان پێ بوو و بناتی سۆتاوە لە سلێمانی لە شوێنی تریش ئەمە ڕۆیدا بوو لە پاریسیش ئەمە ڕۆدات بە هێزێکی سەربازی دێن ئەم فەوزا ڕادەگرن ئێمە ئێستا ئەعمال شەغاب هەیە خۆپێشاندانی مەدەنیە نزیکەی 225 خۆپێشاندان تەنها لە شاری هەولێر لە 2015 تا ئێستا بەڕێوە چووە نیوەیان بەبێ مۆڵەت بووە بەڵام هیچ کە بۆ کورتی نەبووە و هیچ توندتیژی نەکەوتیتەوە حکوومەت هەیەسی پلیسی مەدەنی کە دێتە ناو مەوزوعەکەوە ئەو کاتە دێت کە ئەم کۆداوای هاوکاری زیاتری سەربازی دەکات کە فەوزا درێژ دەبێت بنات دەسۆترێت و خەڵک دەکوژرێت ئەمە بابەتێکی تە دەبێت تێکەڵ نەکەین مەوزوعی گیراوان تخوا ناوی گیراوانی بادینان من پێشتیش بە زۆر لە نێودەوڵەتیەکان و سەحافەشم گوتووە ئێستا لە بادینان بە سەدان کەس گیراوە بادینان گیراوان بادینان یعنی دەمن بەدێ باسی هەموو چاکسازیەکان بکەم باسی هەموو کێسەکان بکەم شتێک نییە وڵا گیراوانی سۆران گیراوانی هەورەمان ئەو شتە نییە هەر خودی ئەم ناوە ئەم تایتڵە ئەم عنوانە سیاسی کراوە ئەمە مەبەستە و مەوزوعێکی سیاسیە نەخێنە جەنابەت من وتم ڕۆژنامە نووس هاوڕێکانمان کە لە نەخێرەوە جەنابەت نی چونکە بوو ئەوە لە مستەلاحەکە کە پێشتر بەکار هاتووە و خەڵک بەعنقەس ئەوانی کە مەبەستیان بوو سیاسیان بەکارینەوە کاکە بەنسبەت ئەو کێسانە سەدا شەستی لێ خوشبوون لەلان سەرۆکایەتی هەرێمەوە واضحە کە نیەت و استراتیجەتی ئێمە گرتن نییە لێرە بەڵام ئایا ئەمانە پرسیار ئەمەیە من بە لانێ نێودەوڵەتەکانم گوتووە داوا لە 10 قۆنسولیەریم کردووە تکاتان لێ دەکەم ماوەی 1 ساڵە ئەگەر پسپوری یاساییتان هەیە بێن یارمەتی مامدەن ئەو دادوەرانەی کە بریاری سزان سپاندووە لەسەر ئەم کەیسانە بۆ نمونە با 5 بن با 10 بن ڕێگا کراوەیە وەکو حکوومەت ئێمەش لەگەڵ ئێوەینە وەرن پێکەوە سەیری بکەین ئەگەر ئەم کێسانە مخالفاتی یاسایی بە پێی یاساکانی عراق نەگە بە یاساکانی وڵاتێکی تر شکاری یاسا وڵاتی خۆی هەر وڵاتی یاسای خۆیان یارمەتی مامدەن و ئەو دادوەرەی کە بریاری داوە کێسەکان خۆ 200-300 لاپەرە لەسەر چ بنەماک ئەم دادوەرە کە سوون بە قورعانی خواندووە
لە 10 ساڵی دادوەری خۆی پێشە بیتە دادوەری وانە بەرامبەر بە خۆ بەرامبەر بەخوا بەرامبەر بە دەست و سوندی خواندووە ئەم بریارەی کە داوە ئایا ئەم بریارە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەریە ئەگەر ڕۆژنامەنووس بێت بەڵام ئەگەر ئەم بریارە نیاڵێمە بریارە سیاسیە ئەگەر ئەم بریارە لەسەر ئەساسی ڕۆژنامەگەری لەسەر چی بریارەکە لەسەر چی بووە با سەیری فایلەکانی دادگایی بکرێت من شەوی ڕابردوو بوو تارێکم خوێندەوە باس لەوە دەکات کە ئەگەر هیچ شت نەبێ تۆمەتێکت بۆ دروستەکەن لەلایەن دەسەڵاتدارانی ئەو شوێنەوە تۆمەتت بۆ دروستەکرێت بۆی بەس دەستگیر بکرێت مەبەسم لە ڕۆژنامەنووسا تۆمەت بۆ هیچ خەڵکێک ئێمە بە پێی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان 31 غەرامەمان هەبووە ساڵی 2023 6 مانگی یەکەم 31 غەرامە درەوە بە پێی یاسای ڕۆژنامەگەری ئەو حتا ئەوانەی کە پۆلیس بوونە و کاربەدەست بوونە لە شوێنی جاجا کە توندوتیژیان بەکاری نەدەجی ڕۆژنامەنووسان من ژمارەیەکی کێسم لە بەردەستە کە دادگا لە بەرژەوەندی ڕۆژنامەنووس بریاری داوە بە پێی یاسای ڕۆژنامەگەری بڵێ ئەوە هەیە زۆر باش کاک ڕەحمان بابێنە سەر سنتەری میترۆ گلەیەک لە ئێوە هەیە ئەڵێن خۆت و ناوەکەم ئێستا بیرچۆ کاک دلاوەر ئەوەی لەگەڵ تا کاک دیاری ئەڵێ 4 ساڵ ئەوە کاتەم ئەوە دێرە زۆر شە دەسەر کاک عەبدوڕەحمان دەزانێت لەسەر هەموویان بە دوواداچوونی زۆرم کردووە بۆ بەرنامەیە ئەڵێن 4 ساڵ وەکو پوتین و مەدڤدڤی هاتووە ئەوە چێتە سەرۆکایەتەوە بچێتە سەرۆکۆزیران ئەڵەن ئەو شێستا ئەبیتەرێک خەر ئەوی جا ئەوە ڕاستە ڕاست نییە من پرسیارە لە تۆکەم ئەوە گلەیەکە لە ئێوە هەیە خۆت وەڵامیاندەوە ئێمە لە 2010 کە دروست بووین چوار بەڕێوبەری بینیوە چواری بینیوە پێنجی بینیوە یعنی 2 ساڵ 3 ساڵ چەنە چەند ساڵە ڕادستکردنەکە سلمی بووە ڕاوەست ئەمە یەک ئەمە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە 5 کەس 3 کەسە چەند ڕێکخراوی دروستەکەن باشە لەوەی ئیداریەوە وایە کاکە ئەوەی من جێم لێ یاساگەیە کاک دیاری ئەڵێن خزمی کاک ڕەحمانە خزمتە نەخێر ئەڵێن بازانێک ئەوە دێت دواتر ئەولاچی ئەو دێتەوە ئێمە ئەو ڕاستیان نا ئێمە ئەنجومەنێک من زانیاریم دەستکەوتەوە ناڵم ئەو من با کورتیکەم بۆت ئێمە پەرلەمانێکمان هەیە پێیان وتری ئەنجومەن باشە من سەرۆکی پەرلەمانەکەم ئێمە بەڕێوەبەردانی و بە تەعینیشە بە تەعینە نەک بە هەڵبژاردن یعنی خۆمان لە بینی خۆمانە یعنی یەکێک دانەیەکین بەڕێوەبەر بەس هەڵبژاردن لە ئەنجومەنەکان بۆ سەرۆک بۆ جێگەر بە هەڵبژاردنە ئێمە بەڕێوەبەردانی ئەمڕۆ بەڕێوەبەر کاک کۆڤانە بەیانی کاکەیە بەیانەیەکی ترە خۆمان دانی مۆزوعەکە خۆمان کردومانە بە هەڵبژاردنە گینا خۆی تەعینە پرۆسێری هینکە چەند ساڵە ڕێکخەری سنتەری میترۆی من 4 ساڵ 4 ساڵ سەرۆکی ئەنجومەن کاک ئاواد بوو پێش ئەی پێشتر چی بووی کارە پێش ئەندامی ئەنجومەن بوو بەس ئەوەندە باش ئافرەتێک هەبوو لە لای ئێوە ئافرەتەکە نەماوە نامەوێ ناوی بێنم لە بەرنامەکەیە هۆکارەکەی چی بوو دەسوەردانی حەزبی بوو ئێمە سەدان کەسمان هەیە کام ئافرەت ناوەکەی ناهێنم ناوەکەی پارێزراوە لای من دوای ئەوەی کە بەرنامەکە تەواو بوو سەدان کەسمان هەیە لە وەکو خۆبەخشێن بۆ سنتەری میترۆ لە زاخۆ هەتا کەفری و هەتا نامۆشێنە لێمانە هیچ لەگەڵ میترۆ بکەین ماوەیەک دەرەکەوێ دوایی یعنی هینی ئەوەی کەم دەستم کەوتووە دەسوەردان بووە بۆهۆی ئەو پەیوەندیەکەی واتان بۆ لەگەڵ حەزبەکانە فشاری ئەوان وای کردووەوە و ئافرەتە دەربکەن لەوێ هیچ حزبێ فشاری سەنتەری میترۆ نییە سنتەری میترۆ فشاری لەسەر زۆر باشە من خۆم هیچ فشارم لەسەر تۆ نییە ئێمە فشارمان لەسەر تۆ هەیە زۆر باشە ئەو ئازادی کردوەوە لەسەر میترۆدەی لەسەر هەموویە باسی کە باسی لەسەر هەموویانم کۆ کردەوە میترۆ میترۆ تازەکەم میترۆ تەواو ئازادی ڕۆژنامەگەری مابینی هەردوو زۆن هیچ جیاوازێک هەیە کۆ بکرم من بڕام بە زۆنگ نییە بڵێم بزۆنگ و نازام چیان ئێمە لەسەر ئاساسێکی وەتەنی ئەمە حەقیقەتە لەسەر ئاساسێکی وەتەنی زۆر باشە لەسەر ئاساسێکی وەتەنی پێشێلکارەکان تەرحەکەیان لە هەرێمی کوردستان ئەوە نەبووە بڕۆ تۆ خۆت سێریکە تەماشاکەی لە چ شارێ زیاترەوە لە چ شارێکم جوانە
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ کە لەگەڵمان بووی زۆر بەخێر سپاس بەرنامەکەت خۆش بووە ڕاستی سپاسەکەیش زۆر سپاس زۆر سپاس بۆ دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردنی وڵاتیەکان کە لەگەڵمان بووی زۆر سپاس کاک دیندار زۆر سپاس ڕۆحەکەم گیانی بوو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشیدا بن